ڕێز خۆشەویستان بینەرانی کەناڵی بریز ڕەسوول لە ڕێگەی ئاکرێنە لە شاری هەولێر دەرچوین گەیشتینە سەر زەیەکی بەڵام ئەو زەیە تاکید نیمە مامۆستا زەی گەورە زابل کەبیر پێی دەڵێن زەی گەورە ئەمە گەیشتینە سەر زەیەکە وە لە ڕێگاین بەرەو ئاکرێ دەڕۆین لەگەر ئوستازی خۆشەویست برای عەزیزم مامۆستا تاریق ئەوەش گوندە گوندی چەمەی دەکەوتە سەر زەی گەورە حەزم کە دیمەنەکەش تەسویر کەم لەو ئێوەی عەزیز و خۆشەویست هەندێک پێ دەڵێن زەی کەڵەکی زەی کەڵک ڕێگەوبانێکی خۆشیشە دوو سایدەکی گەورە بە هیوای سەلامەتی بۆ شوفێرەکان مامۆستا زۆر خۆشحاڵ بووین هیوادارم گەشتێکی خۆش بکەین ئەوڕۆکە بەرەو ئاکرێ زۆر خۆشحاڵم چاو دڵم بوون کە چاوم پێکەوتووە لە مێژە زیاتر تقریبا لە نێزیکی 20 ساڵێک دیمان نەدیە زۆر سپاس من خۆشحاڵتر بووم ئەو گەیشتینە سەیتەرە و دەویش خۆشەویستان بەسەر چیایدا بەسەر دەکەوین لە نێو ئاکرێ خارنگەها پەلاو ئەو ماڵانەش زۆر جوانن کەتینە بن چیاکە ئەوەش بازاڕی ئاکرێ بازاری قەدیمەوە مامۆستا باش شارەزای ئەوە سێزار هاتینە لەگە برادران سڵاو و ڕێز خۆشەویستان بینەرانی کەناڵی بریز ڕەسوول لە کوردستان لە شارە دڵگیر و دڕفێنەکەی ئاکرێ هاتمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شارێکی خەنجیلانە و دڵڕفێن سروشتێکی زۆر جوان و دڕفێنی هەیە وە سەرنجی گەشتیارانی ناو و دەرەوەشە بەڕاستی دیمەنەکان خۆیان دەدوێن شارێکی زۆر جوان ئەو دارانەی کە دەبینن دارهەنجیرن شاری ئاکرێ زۆر بەناوبانگە بە هەنجیری بەتام و بەلەزەت بە سماقی بەتام و بە تەحینی خۆش و بەتام و بەلەزەت هەروەها بە قەلیە بەو چارشتە شاری ئاکرێ جیا دەکرێتەوە لە شارەکانی تری کوردستان و بە هەرکەوتەی جوگرافیای شارەکە لە ژێر چیاکەیە و ئەو چیای بەرامبەریشمان ساڵانە ئاگری نەورۆزی لەسەر دەکەنەوە و سیمبولی نەورۆز بە جوانترین شێوە ئەنجام دەدەن ئەمە لە نزیکەوە تەسویری دەکەم لەسەر ئەو بەرزاییە شارەکە زۆر بە جوانتر دیارە لە زوومی کامێرای کەناڵی بریز ڕەسوول هەمیشە ئاشنا دەبن بە شوێنە گەشتیاریەکان بە شوێنە دڵڕفێنەکان ئەو جارەش لە کوردستانەوە لە شاری ئاکرێ هاتینەوە خزمەتتان ئەوەش چیاکەیە کە ئاگری نەورۆزی لەسەر دەکەنەوە کە دەسوڕێن بەرەو دەستە چەپ مزگەوتێک دەبینم هەروەها نزیکەی 4-5 مزگەوتی لێیە و کەنیسەکیشی لێیە ها دەکەوتە بن چیاکە لەو سەری مامۆستا تاریخی خۆشەویستیش سڵاو ڕێزم هەیە لە بۆ کەناڵی بریز ڕەسوول پێخۆشحاڵین بەخێر بێەوە لە بۆ هەولێری دڵڕفێن و خۆشەویست لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست چاومان دەکەوێت بە برادێکی ئازیز لە شارێکی تری کوردستانی خۆشەویستمان شاری ئاکرێی دەلال ئەمە شاری ئاکرێی دەلالە بەڕاستی شوێنێکی زۆر جوان و دڵگیر و دڵڕفێنە هەموو ساریش دەتوانی لە لێرەدا ئاگری نەورۆز لەسەر ئەو قەڵایە دەکرێتەوە
کە ئاکرێ ئێمەش وەکو گروپی شاخەوانەکانی کوردستان چەندین جار بەشداریمان کردیە لەو فیستیڤاڵەی کە ساڵانە ئاگری نەورۆز دەکەینەوە و دەست خۆشیش لە کەناڵی بریز ڕەسوول دەکەین چایان ماز دەکەین هیوای تەمەندرێژیان بۆ دەخوازین هیوادارین ئەوها بەردەوام بن لە گەشتە سەرنج و جوان و ڕاکێشەکاندا ئیتر سپاس زۆر سپاس مەمنون بۆ زانیاریە بەسوودەکانت بۆ بینەرانی کەناڵی بریز ڕەسوول ئێمەش هەمیشە هەوڵ دەدەین لە گەشتەکانمان لە کوردستان لە کەنەدا لە ئەمریکا لە وڵاتانی ئەوروپا هەمیشە شوێنە دڵگیرەکان بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئاشنا بکەین دارم لەگەر گروپەکانی شاخەوانیش گەشتی بکەن چکە لەبەرەوەی گروپەکانی شاخەوانی شوێنە زۆر خۆش و شوێنە دڵگیر و دڵفێرەکانی کوردستان ئێمە هەموو شارەزان و هەموو شاخەکانی کوردستانیشمان کردیە هەتا بەچیای دەماوەند و سەبەلانی ئێرانیشەوە ئەو شوێنانەمان هەموو کردیە بەڕاستی چ شوێنێکتان ویست ئەمە لە خزمەتاندان دەتانبین و دەتانهینەوە ڕێزی تایبەتیمان لە بۆ کەناڵی بریز ڕەسوول زۆر سپاسان دەکەین بۆ زانیاریە بەسوودەکانتان هەمیشە سەربەرز و سەرفراز بن تا شوێنێکی دڵڕفێن دێینەوە خزمەتان خواتان لەگەڵ